پەناگیری لە ئەنگرانی تەوژمی سەدری لە تەلاری ئەنجومەنی نوێنەران و دەور و بەری بەردەوامە و ئاماژەیەک بۆ دیالۆگ و ئاسۆیەکیش بۆ داهاتووی قەیرانەکە نابیندرێت. بەڵام لەگەڵەوەی محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کۆبوونەوەکانی ئەو ئەنجومەنەی ڕاگرتووە هاوکات داوا دەکات لە فەرماندەی هێزە چەکدارەکان پەناگیران بپارێزێت. لە کاتێکدا چوارچێوەی هەمانگی لە لێدوانێکی دادواخستنی خۆپشاندانەکانی لە ئەنگرانی ڕاگەاندووە هۆکاری ئەوەی جێڕاوەتەوە بۆ ئەوەی کاتێک بداتە دیالۆگ بۆ گەیشتنە ئەنجامێکی گونجاو. بەرپرسیارەتی ئەم ئاڵۆزیەشی خستە ئەستۆی ئەوانەی لە پشتیەوەن کە ئاشتی کۆمەڵاتی دەخەنە مەترسیەوە. مەڕێبەری مەکتەبی سەدریش لە بەغدا ڕایگەیاند پەناگیریمان بەردەوامە و گفت و گۆشمان لەگەڵ چوارچێوەی هەماهەنگیدا نییە. لە هەمان کاتیشدا سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی کە پارتەکەی بەشێک بوو لە هاوپەیمانەتەکەی سەدر بانگێشتی هەردوو لای کردووە بۆ دیالۆگ و چارەسەری قەیرانەکە لە هەولێر. کەسایەتی و سیاسەتمەدارانی ناوخۆ وەریەکە لە نوێنەرایەتینەتەوەی گەرتوەکان و باڵوێزخانەی ئەمریکا لەگەڵ ئەوەی پشتیوانی لە خۆپشاندانی ئاشتیانەی هاوڵاتیان دەکەن کە دەستوری عێراق دابینی کردووە لە ئەمان کاتدا داوای دیالۆگ و تێپەڕاندنی ئەم خۆناغە قەیرانەوەی عێراق دەکەن کە هەمووان تیایدا زیانمەندن. گەرچی هۆکاری خۆی و بابەتیەکانی قەیرانەکە پەیوەندیان با کۆی گەندەڵیە هەمەلایەنەکانی دەسەڵاتدارانی دوای قۆناغی 2003 وڵاتەوە هەیە، بەڵام هۆکاری ڕاستەوخۆی ئەم ناڕەزاییە ڕێگری دادگای باڵای فیدرالی بوو لە دروستبوونی ڕێژەی یاسایی کە بریتیە لە 220 پەرلەمانتار کە وڵاتی تووشی بنبەست کرد و هیچ لایەک لە هاوپەیمانەتی سەدر و چوارچێوەی هەمانگی نەیانتوانی کابینە پێک بهێنن. لە دوای پاشەکشەی کوتلەی سەدری لە پەرلەمان ئەوان پێشبینی ئەوان دەکرد لایەنی بەرامبەر بەرەو هەڵبژاردننی پێشوەختە هەنگاو هەڵگرن، بەڵام ویستیان بە پڕکردنەوەی بۆشایی پەرلەمانی ڕێژەی یاسایی پێک بهێن و کابینەی نوێ تێپەڕێن و تەوژمی سەدری پەراوێز بخەن. با تایبەتیش بڵاوبوونەوەی تۆمارە دەنگەکەی نووری مالیکی کە پلانگیێڕی لە دژی سەدری تێدایە لە ئەنگرانی ناوبراوی هاندا بۆ ئەوەی کە ڕێگە نەدەن پەرلەمان کۆ ببێتەوە و کابینەی نوێ پێک بهێنرێت بۆ یاسوویەکی ڕوون نابیندرێت بۆ چارەسەری ئەم قەیرانە ئاڵۆزە بابێەوەی کا چارەسەرەکە نیگەرانیەکانی سەدر بڕەوێنێتەوە.